بەردەوامی لەسەر هەواڵەکانمان نێوارەی ئەمڕۆ دکتۆر بێوار خنسی شارەزای جیۆلۆجی و ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان با جەڵتەی دڵ کۆچی دوایی کرد کە یەکێک بوو لە شارەزا و توێژەرە دیارەکانی هەرێمی کوردستان لە بوارەکانی نەوت و جیۆلۆجی. دکتۆر بێوار خنسی خوێندنی سەرەتایی و دواناوەندی لە قەزای شێخان تەواو کرد و دواتر لە پسپۆڕی جیۆلۆجیدا بڕوانامەی بەکەلۆریۆس و ماستەری بەدەستهێنا و لە ساڵی 1993 بڕوانامەی دکتۆرایی لە یەکێک لە زانکۆکانی ڕووسیا لە بوارەکەی خۆیدا بەدەستهێناوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیامێکدا ئاماژەی بەوە کردووە دکتۆر بێوار شارەزایەکی زۆر کارامە و لێهاتووی بوارەکەی بوو، نووسەر و توێژەرێکی ناسرا و خاوەنی چەندین کتێب و بەرهەمی بەنرخ بوو لە بواری وزە و نەوتدا و نمونەی مرۆڤێکی دڵسۆز و خەمخۆر بوو لە کار و ئەرکەکانیدا. دوای بە خاکسپاردنیشی پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی وەکو نوێنەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند. دکتۆر بێوار خنسی کەسێکی دڵسۆز و ڕاوێژکارێکی بەتوانای حکوومەتی هەرێمی کوردستان بوو. بە ناوی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرۆر بارزانی سەرخۆشی گەرم لە هەموو ئێوەی بەڕێز دەکەین و هەروەها جەنابی سەرۆکوەزیران زۆر خەمبارە بە لەدەستدانی ڕاوێژکارێکی بەتوانای جەنابیان و حکوومەتی هەرێمی کوردستان. ڕەحمەتی کاک بێوار یەکێک بوو لە کەسە زۆر دڵسۆزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو توێژەر، وەکو نووسەر، وەکو شارەزا لە بواری وزە و نەوت و سەرچاوە سروشتیەکان. جگە لەوەی لە خانەوادەیەکی تێکۆشەر، خانەوادەیەکی دڵسۆز بە کوردستان بە لەدەستدانی ڕەحمەتی خەسارەتێکی گەورە بە هەموو لایە کەوت. ئەو خانەوادەیە من هەر لە ساڵی 1992ەوە کە جەنابی کاک دکتۆر جەرجیز بەرپرسی لقی دووی پارتی بووم لە خزمەتیان بووم دەزانین چەندە دڵسۆزن بۆ خاک و بۆ وڵات و بۆ کوردستان. جەنابی سەرۆکوەزیران جگە لەوەی کە پەیامیشی بڵاو کردەوە و ئێمە ڕاستپارد من و کاک شەعبان و برادەرانی تر بۆ ئەوەی بەشدار بین لە مەراسیمی بە خاک سپاردنی ڕەحمەتی. هەواڵانی بەڕێز ئومێدەوارم هەمومان بتوانین ئەو دڵسۆزیانەی کەسانی وا بۆ ئیش و کار بەرجەستەی دەکەن هەمومان بتوانین لەسەر هەمان ڕێچکە و ڕێبازی کارکردن و دڵسۆزی بەردەوام